جەنابتان ڕەنگ زۆر جار ئەو بەسەر هاتەتان بیست بێ کە ئیمامی عومەر لە شەوێکە وەکو دەستگای پۆلیس کە پیان وترۆ عەس کە کوردەواری خۆمان لە حەس لەوە هاتووە واتە پۆلیشی نهێنی شەو ئیمامی عومەر خۆی دەگۆڕی بە نەناسراوی بە کۆڵانەکاندا دەگەڕا بۆ ئەوەی کەسی خراپەکار دەستنیشان بکە و کەسی چاکەکاریش لە وڵاتە دەستنیشان بکە. بەرە بەیانێکە ئیمامی عومەر ئەو شەوە خۆی حرەسیات دەگرێت لە شاری مەدینەدا بەرپرسی پۆلیسی نهێنی شارە خۆی دەگەڕێ و لە پەنا دیوارێکەوە کە ئەو کاتە ماڵەکان سادە بوون دەمە و بەیانە و دوای نوێژی بەیانیە دایکێک بە کچەکەی دەڵێ ڕۆڵە شیرەکەت دۆشی ئەڵە بەڵێدایە ئەڵە ڕۆڵە دۆلکەیەک ئاویشی تێکە زۆری کە ئاشیرەکەمان کەمە وتیدایە نازانی ئیمامی عومەر بانگەوازی کردووە لە ڕێی نوێنەری خۆیەوە هەر کەسێک غەش بکە بڕیار خەڵکیان گرتووە شیرەکەی تەزویر کردووە ئاوی تێکردووە ڕوونی کردوێتەوە هەر کەسێک شیر غەش لێ بکە و ئاوی تێ بکە سزا دەدرێ وتی ڕۆڵە گیان شیرەکەی ئێمە زۆر خستە تۆش ئاوەکە وەندە زۆر نییە عومەر لەکوێ ئەزانێ بە ئێمە کار بەدەستی عومەر هەر هەستیشی پێ ناکە من دڵنیات دەکەم لە بازاڕەکە هەستی پێ ناکە تۆ ئاوەکەی تێکە وتی دایە گیان ڕاستە عومەر بەم شەوە ئاگای لە ئێمە نییە ڕاستە نوێنەری عومەر و پۆلیس ئاگای لە ئێمە نییە ئەی خوای عومەر ئەی خوای عومەر ئەخە خۆخوا چاوی لێیەتی بەم بەرە بەیانە بەم تاریکی ئێمە ئاو دەکەینەوە شیرە و غەشی لێ دەکەین ئەمە بەعدمان بە سەرۆکی مسلمانان نەدا کە خەشی لێ نەکەین چۆن دەبێت بەرەو ڕوول ئیتاعی حکومەت بکەین کە پشتی لێکردین و چاوی لێمان نەبوو غەشی لێ بکەین دایە گیان ئەوە غەشە ئیمامی عومەر ئەو ماڵی دەستنیشان کرد مچوڵکە بە لە شێعات فەرمووی ئەی خوای عومەر فەرمووی ئێمە سەر دەکەوین حتا میلەت شەرم لە عومەر ناکا بەڵام لە خوای عومەر لەبەر خوای عومەر غەژ ناکا ماڵەکەی دەستنیشان کرد و پرسی وتیان کچێکی زۆر باشی ئەو ماڵەیە و لەگەڵ دایکیا دەژی و مێردەکان نەماوە مێردی دایکی وەفاتی کردەوە کچێک و دایکێکن بە کوڕەکانی وتی چێ ژندێنێ ئافرەتێکی زۆر بەڕێز و بەڕاستی شایەنی ئەوەیە خێزانی ماڵ بێ هاوسەری ژیانت بێ عاسم کتی من ژندێنم ئەم ئافرەتەی خواز یەکتریان بینی و یەکتریان بەدڵ بوو ناوی خوای لێهێنا ئەم ئافرەتە بێ کە سوکارەی کرد بە بووکی خۆی ڕئیسی هەموو دەوڵەتی مسلمانانە شەرق و غەرب لە بەردەستیایەتی فەرمووی ئەمە شایەنە چونکە خوای عومەر دەبینێ نەک عومەر کردی بە بووکی خۆی سوبحان الله ئەم ئافرەتە کچێکی بوو لەو کچە عومەری کوڕی عەبدولعەزیز لەدایک بوو عومەری کوڕی عەبدولعەزیز کە جومعەی ڕابردوو بۆم باس کردن خەلیفەی پێنجەمی ڕاشیدینە عەدالەتی هێنایەوە سەر زەوینەوەی ئەم ئافرەتەیە وەڵڵاهی بەڕێزان ئەگەر ئێمە میلەتەکەمان ئاوا خوا ناز بین لەبەر خوا تەزویر نەکەین لەبەر خوا غەژ نەکەین لەبەر خوا نەخۆش بووینەیە ناو کۆمەڵگا لەبەر حکومت ناکاکە زانی تایەک لێ نەخۆشیەک لێ هەڵامەت و پەسیویەکت هەیە کوڕە حکومت کەیفی خۆیەتی تۆ لەبەر خوا بڵێ خوا محاسەبەم دەکەم نەخۆشیە بەهۆی منەوە بچێتە ناو مزگەوتەوە بچێتە مۆڵێکەوە بچێتە بازاڕێکەوە لەبەر خوا وەڵڵاهی خوای گەورە نەوەیەکمان بە نسیب دەکات دەبنە کار بەدەستی ئەم وڵاتە ساڵح دەبن بەڵام کاکە میلەتێک بۆ خۆی فرسەتی بۆ هەڵکەوێت لە حرام فولە دۆنەکە یە بەخوال لە گورگ دەبێت ئەلە و گورگانەی ئێمە لەکوێ لەدایک بوون هەر لەو میلەتە نەبوونە کار بەدەست ئێمە ئیمامی عومەرمان پێویستە کە پێغەمبەری خوا فەرمووی ڕەئەیت قەصرا ئەبیض فی الجەنە قلت لمن قیل لعمر بن الخطاب قەسرێکی سپین بینی لە بەهەشتا پێغەمبەری خوا فەرمووی چوومە بەهەشتەوە قەسرێکی سپین بینی وتم ئەوە هی چێیە پێم وترا ئەوە هی عومەری کوڕی خەتابە عومەر بە چی گەیشتە ئەو پلەی کە پێغەمبەری خوا عومەر هێشتا زیندوە پێغەمبەری خوا شایەدی بەهەشتی بۆ دەدا و قەسرەکەی تایبەتە لە بەهەشتا بەڕێزان هیداتپەروەری ئەی بۆ کاربەدەستانی ئێمە چاو لە عومەر نەکەن لە دادپەروەریدا و ئەم پلەیە بەدەستبێنن ئەمانە ژیان دەکەن بە بەهەشت ئیمامی عومەر بەخوا ئەو دادپەروەریی لەبەر خاتری کەس نەبوو بەس لەبەر خاتری ئەڵڵا بوو إن الله يأمر بالعدل والإحسان أوي جاب الجدك بويا إمام عمر رضا ورحمة إخواني بوكل تفسيرنا بلوسيدا لمجلد حول برد السطح حفتان ودهات ودلا إمام عمر كاتك بريارك دار دكرت ديويش تقدغك على شارع مدينة دا حكمك دار دك حكومة برياري دا وفلان كار قدغيا بيج أوي بريار مرسومة كدركا دهات وبخيزان وكركان وخزمكان خوي دا قد يقول أقدر بن ئەم بڕیارە لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە دەردەچێ فڵان کارە قەدەغەیە و نەهیلە کراوە هێشتا بڵاو نەکراوەتەوە بەناو خەڵکە پێش ئەوە بە ئێوە دەڵێم دڵنیابن هەر کەسێک لە ئێوەی کە سوکار و نزیکان و ماڵی خۆم سەرپێچی بکە و ئەم بڕیارە بشکێنێ و ئەم یاسایە بشکێنێ
ئەیکەم بە پەند لەبەر چاوی هەموو خەڵکە و 2 جار عقوبەی دەخەمە سەر چونکە ئێوە خەڵک تەماشاتان دەکا ئەو بڕیاری من وەکو حکوومەت و دەسەڵات دەری دەکەم ئەگەر منداڵەکانی خۆم و خزمەکانی خۆم پێشێلیکەن خەڵک هەر حساب بۆ ئەو حکوومەت و دەسەڵاتە ناکە هەر ئاوی لێ ناخواتەوە ئێوە متمانە بە حکوومەتەکە ناهێڵن بۆیە هەر کاتێک یەکێک لە نزیکانی خۆی سەرپێچی یاسای بکردایە 2 جار سزای دەدا چونکە دەیگوت تۆ حکوومەتەکەم سوک دەکەیت تۆ دەسەڵاتەکە سوک دەکەیت بۆیە نزیک بوون لە ئیمامی عومەر نەبوو بە مایە ڕەحمەت خەڵک لێی دەترسایی و خۆزگە خزمی عومەر نەبوو مایە هەر وەکو خەڵکی ئاسایی بژیان مایە